بەرپرسانی باڵای ژینگە لە وڵاتانی G7 لە ڕۆژی یەکشەمەوە بۆ 2 ڕۆژ لە ئیتالیا کۆ دەبنەوە بۆ تاوتیەکردنی کشانەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێککەوتنامەی گۆڕانکاری کەش و هەوای پاریس، گۆڕانکاریەکانی کە بە دوای خۆیدا دێتە ئاراوە. وەزیری ژینگەی ئیتالیا گیان لوکا گێلیت گوتی وڵاتانی G7 ڕۆڵێکی و بەرپرسیارەتێکی گرنگیان لە ئەستۆدایە لە بەرامبەر بەڕای گشتی و وڵاتانی بەرەو ڕسکان چوو و هەروەها جیهانیش. کۆمەڵگای نێودەوڵەتی چاوەڕوانی پەیامەکەمان دەکەن. جێی باسە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لە سەرەتای ئەم مانگەدا ڕایگەیاند ئەمریکا چیدی پابەند نابێت بە ڕێککەوتنی پاریس لە ساڵی 2015دا وە داوا دەکات سەر لە نێو گفتوگۆ لەسەر هەڵ و مەرجەکانی بکرێتەوە، چونکە زیانی بە ئابووری ئەمریکا گەیاندوو بە ڕادەیەکی زۆر لە بەرژەوەندی هیندستان و چینە. جێی باسە وڵاتانی G7 پێک هاتوون لە بەریتانیا و کەنەدا و فەرەنسا و ئەڵمانیا و ئیتالیا و ژاپۆن و ئەمریکا کە بە هەرە گەورەترین ئابۆریەکانی جیهان هەژمار دەکران.